ئەوە بەڵێنێکە ترامپ لە ماوەی هەڵمەتەکەدا بەردەوام دووپاتی کردەوە. نەوتەکە کۆنتڕۆڵ بکە، نەوتەکە کۆنتڕۆڵ بکە، نەوتەکە کۆنتڕۆڵ بکە. ترامپ سەبارەت بە نەوتی عێراق دەدوا کە گوتی ئەمریکا لە ماوەی شەڕی عێراقدا دەبووە نەوتی دەرهێنا با و فرۆشبای. سەردەمانی پێشوو کاتێک دەچوینە شەڕ کەسی سەرکەوتوو دەبوو بە خاوەنی هەموو دەستکەوتەکانی شەڕ. سارا مۆرگن لە ڕێکخراوی چاودێری بەسەر مافەکانی مرۆڤ دەڵێت لێدوانەکانی ئەوتۆ پرسیار دێنێتە گۆڕداخوا ترامپ لە دەرەوەی وڵات چۆن مامەڵە لەگەڵ مافەکانی مرۆڤ دەکات. میگەرانی زۆرمان هەیە ئەو ببێتە بەڕێوەبەریەک کە سەنج نەداتە مافەکانی مرۆڤ بۆی بە گرنگ نەبێت یان لە بەشەکانی تر بۆ مەبەست بەکاریان بهێنن. مارگن ئاماژەی بە خوازیاری ترامپ بۆ کارکردن لەگەڵ ڕێبەرانی سەرەڕۆی وەک ڤلادیمیر پوتین، عەبدولفەتاح سیسی و بەشار ئەڵئەسەد کرد. ئەمە مەسەلەیەکی نوێ نییە، جاری وایە ئەمریکا خۆ لەگەڵ پێشێلکارانی مافەکانی مرۆڤ ڕێک دەخات. بەڵام ترامپ و هێندێک لە کاربەدەستانی باڵا تەنانەت دوودڵ بوون کە ڕەخنە لەو کەسانش بگرن. ئەو دوودڵیە ئەم حوتووە لە ماوەی پژڕاستکردنی ڕێکس تیلەرسن بژارەی ترامپ بۆ وەزیری دەرەوە دیترا. تیلەرسن نەیەویست بڵێت هەوڵەکانی پوتین لە سووریادا وەک تاوانەکانی شەڕوایە. کاتێک پرسیاری لێکرا ئەو ڕێبەری فیلیپینی ڕادریگۆ دوتێرتی محکوم نەکرد کە شەڕ بۆ سەر مخدراتی بۆتە هۆی کوژرانی هەزاران کەس. تیلەرسن وەک بابەتێکی کردداری بەرگری لە هەڵوێستی خۆی کرد. کارێکی نابەجێیە چاوەڕوان بی کە هەوڵی ڕێبازی دەرەوە تەنیا بە گوێری لە بەرچاوگرتنی مافەکانی مرۆڤ بچێتە پێش، بە تایبەتی کاتێک ئاسایشی خەڵکی ئەمریکا لە مەترسیدایە. بەڵام بەڕاستی پێویستە ویلایەتە یەکگرتووەکان لە نێوان بەرژەوەندەکانی نیشتمانی و بەرژەوەندی خۆی بڕیار بدات. لیزلی فینجەمۆری لە گەڵدەنجی ئەمریکا قسەی کرد. دەتوانی بڵێ کە زۆر لە بەرژەوەندیماندایە پەسەندی مافەکانی مرۆڤ بکەین، چونکە لە درێژخایەن و تەنانەت کورتخایەن پێکێنانی هاوپەیمانێتی و هاوکاری ئاسانتر دەکات کە سەبارەت بە ئەو پێداویستیانەیە ئەمریکا دەتوانێت کاری لەسەر بکات بۆ ئەوەی لە جیهاندا کاریگەر بێت. لە دەمێکدا ترامپ بۆ ئافیسخوا ئامادە دەکات مەسەلەیەک ڕوونە، ئەویش ئەوە نەیەکم و نەدوین سەرۆکی ئەمریکا دەبێت کە پێداویستەکانی ئاسایشی نیشتمانی لەگەڵ لە بەرچاوگرتنەکانی مافەکانی مرۆڤ پارسەنگ بکات.